هەرگیز خوای پەروەردگار لەو تاوانە خۆش نابێت کە شەریک و هاوڵ دابنێی بۆ خوا. ئەمە هەر شەریک بۆ خوا قەراردان نییە، ئیلحادە، مولحیدیە و ئەو پەڕی یعنی تێپەڕاندن و سنوور بەزاندنە. وەڵڵاهی ئەبێ بکوژرێن. ئەبە ئیسلام حکومەکەی ئەوە داناوە. ئەو یوسڵب یا ئەبێ هەڵبواسرێن. أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف، يعني دەست و قاچێکیان لە چەپ و ڕاست ینی ببڕێت. با خەڵکی وریایی دەم و زمانی خۆیان بن، نەبادا خەڵکانێک تووشی ئەم عقوبانە ببنەوە لەلایەن خەڵکانێک کە هەڵگری ینی ڕێزی ئیسلام و حورمەتی ئیسلام. نەتیجە ئاوەها بڕوا پێکەوە ژیان ئەبێتە سفر لە کوردستان. بەناوی خوای گەورە و میهرەبان، دەستان خۆش بێ بۆ کردنەوەی لاپەڕەیەکی لەو جۆرە بۆ وشیارکردنەوەی موسڵمانان و بۆ بێدارکردنەوەی و هەروەها بۆ تەنبیهدان و ئاگادارکردنەوەی حکوومەت و دەسەڵاتداران بۆ ئەوەی کە ئەمە دیاردەیەکی زۆر خەتەرە لە کوردستانە. کاتێککە باسی پێکەوە ژیان و پێکەوە ژیانی ئاینی و بابەتانە ئەکرێ، بەڵام هەمووی نەتیجەت بۆمان دەرکەوت لەسەر حسابی ئیسلامە، لەسەر حسابی موسڵمانانەکە لە ساڵ 98 لە ڕێژەیەکی هێجگار زۆری ئەم دانیشتوانی خەڵکی کوردستانی ئێمە موسڵمانە ڕعایەت و یعنی ڕعایەتی یاکو بڵێ ڕێز و حورمەتی ئاینی فرە ئاین لە کوردستانە، ئاینی فرە ئاینی باڵادەست لە کوردستانە نەگیراوە، بەڵام حساب بۆ ئەقەلیاتەکەن لە کاتێکە ئێمە کە موسڵمانان ڕێژەیان زۆرە بە هیچ شێوازێک سوکایەتیمان بە ئاینە بچووک و گچکەکانی کوردستان نەکردووە، ئاین و مەزهەبە جیاجیەکانی کوردستان نەکردووە. هەرگیز موسڵمانێک سوکایەتی بە مەسیحیەکان و بە یەزیدیەکان و بە نازانچیەکان و ئەوانە بە هیچ شێوازێ نەکردووە، بەڵام لەسەر ئیعلام و لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن بە ڕۆژی ڕووناک لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە خەڵکانێکیان بەرداوەتە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام، وەکو دەعبا و درڕندە پەلاماری مقدسات و پیرۆزەکانمان ئەدەن و شعوری مەلاین خەڵکی موسڵمان و دانیشتوانی خەڵکی کوردستان ئەزیێتەدەن، ئازارەدەن و ئەمە دیاردەیەکی زۆر خەتەرە و ئەمەیە پێکەوە ژیان ئەخاتە خەتەرەوە و ئەمەیە ئەمن و ئەمان و ئاسایشی وڵاتێکەدا. بۆ ئەم بابەتە جارێ خوای گەورە و میهرەبان ئەفەرمێ ئین الله لا یغفر أن یشرک به ویغفر ما دون ذلك لمن یشاء. هەرگیز خوای پەروەردگار لەو تاوانە خۆش نابێت کە شەریک و هاوڵ دابنێی بۆ خوا. شەریک و هاوڵدانان ئەوەتانێ بڵێ لە غەیری خوای پەروەردگار خوایەکی تر هەیە بپەرسترێ یا بەندایەتی بۆ غەیری خوا بکرێ، ئەمە شەریکە، ئەمە نەزانین و نەفامینە و ئەکالەوەی شەریک و هاوڵ بۆ خوا دابنێ، خوا ئەمەی قبوڵنی ئەگەر کەسێک جوێن بدا سوکایەتی بکە لە شەعنی خوای پەروەردگار کەم کاتەوە و سوکایەتی بەخوا بکە، بە پێغەمبەر بکە، بە مقدسات بکە، ئەمە ئیلحادە. ئەمە هەر شەریک بۆ خوا قەراردان نییە، ئیلحادە، مولحیدیە و ئەو پەڕی یعنی تێپەڕاندن و سنوور بەزاندنە. بۆ ئەم بابەتە ئەمە دیاردێکی هەجگار خەتەرە، گەورەترین تاوان، گەورەترین هەڵە کە بکرێ لەسەر ڕووی زەویە شەریک بۆ خوا قەراردان و کوفرکردن و دژایەتی خوای پەروەردگارە. لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئینەما جەزاء الذین یحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض. لێتان ناشارمەوە حکومەکەی زۆر توندە لە قورئانی پیرۆزە. ئەفەرمێ ئەو کەسانەی ئینەما جەزا سزای ئەو کەسانەی محاربەی خوا و پێغەمبەری خواکەن، دژایەتی خوا و پێغەمبەری خواکەن، یحاربون الله ورسوله. ئیسلام وای داناوە ئەبێ خەڵک ئاگادار بێ. یحاربون الله ورسوله أن يقتلوا، وەڵڵاهی ئەبێ بکوژرێن. ئەبە ئیسلام حکومەکەی ئەوە داناوە بۆ بزانی کە توندە، خەتەرە أن يقتلوا أو يصلبوا یا ئەبێ هەڵبواسرێن. أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف، يعني دەست و قاچێکیان لە چەپ و ڕاست ینی ببڕێت باشە، ئەو ينفوا من الأرض یا دەربەدەر بکرێن. چوار حکمی دانا، أن يقتلوا یا بکوژرێن، أو يصلبوا هەڵبواسرێن، أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف دەست و قاچیان ببڕێت، أو ينفوا من الأرض یا دەربەدەر کرێن. حکومەکەی خوای پەروەردگار بەم شێوازەیە. جا ئەبێ خەڵک وشیار بێ، خەڵک وریا بێ، خەڵک ئاگادار بێ و ئەگەر حکمی ئیسلامی هەبێ ئەمە جێبەجێ ئەکا. کە حکمی ئیسلامی نییە
با خەڵکی وریایی دەم و زمانی خۆیان بن نەبادا خەڵکانێک تووشی ئەم عقوبانە ببنەوە لەلایەن خەڵکانێک کە هەڵگری یعنی ڕێزی ئیسلام و حرمەتی ئیسلامن کابرا بۆ دیفاعکردن لە مقدساتی خۆی چۆن مەسیحیەکان دیفاع لە ئاینی خۆیانەکەن و ئەتباعەکانیان و شوێرکەوتەکانیان لە ئاینی بەرزی ئیسلامە تۆخترە چۆن یەزیدیەک دیفاع لە مەزهەب و دین و عەقیدە و شتەکانی خۆی ئەکا لە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام ئەندامەکانی تۆخترە و زیاترە هەر بۆیە ئەمە خەتەرێکی زۆ گەورەیە بە تایبەتی لە ئیعلامەکانە ئەکرێت جارێ ئەسڵەن لا ئیکراها فی الدین بۆ ئەوەیە کە زۆرە ملێ لە دین و لە ئاینی ئیسلامانیە ئەڵێ لەکم دینکم وەلیە دین فمن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر بەڵام بۆ خۆی بێت کابرا کافرە یا بێدینە یا ئیمانی بە مقدسات نییە با بۆ خۆی بێ ئیعلانی نەکا کە ئیعلانەکرد محارەبەیە کە ئیعلانەکرد و کەشف کرد محارەبە و دژایەتیە خۆی پەرۆگا قبول ناکا دین قبول ناکا نەک هەمە بڵێ هەر لە ئیسلامە ئەم حکمە هەیە هەر حیزبە سیاسەکانی کوردستان ئەمڕۆ لە ناو حیزبێک لەو حیزبانەوە بێتە دەرەوە قسە لەسەر حیزبێک بکەی دژایەتی و حیزب بکەی و حیزب لێتەدا ئەتکوژێ لە ناوتە با تیرۆر تەکا هەموو حیزبێک حیزب کە شتێکی پوخڵەواتە مقدساتی خۆی هەیە و پیرۆزی خۆی هەیە و شتی خۆی هەیە احتیفازی پێوەکە ئەی ئاینەکانیش بە هەمان شێوە هەموو ئاینەکەیەتی کەس نەیشارێتەوە بەخوا ئاینی مەسیحی هەیەی ئاینی یەزیدی هەیەی ئاینی بەرزی پیرۆزی ئیسلامیش کە ئاینێکی حەقە لە ناو هەموو ئاینەکانە مقدساتی خۆی هەیە پیرۆزی خۆی هەیە خەڵک پارێزگاری لەکە ئەو کەسانیشی کە گویان لەم بابەتانە بوو لە سۆشیال و لە ئیعلام و لە تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندن و لە دانیشتن و مەجلیسا یا ئەوەتە دەسەڵاتی هەیە دەسەڵاتی نییە ئەگەر دەسەڵاتی هەبوو ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده هەر کەسێ توانایی هەیە منکرێک تاوانێک هەڵەیەک کە کراوە لە بەردەمیان بابی گۆڕێ نێڵێ فمن لم يستطع فبلسانه ئەگەر نەیتوانی با بە زوبان قسە بکە فمن لم يستطع فبقلبه ئەگەر نەیتوانی با بە دڵ پێی ناخۆش بێ ئەفەرمێ لە مەزلیچێکا دانیشی لە بەرامبەر تەلەڤیزیۆنێکا دانیشتی خوای گەورە نازلی کردووە قورئان کە تۆ نابێ دابنیشی لەو بەردەمی ئەو تەلەڤیزیۆنە لەو قاعە نابێ دابنیشی ئەگەر دەسەڵات هەبوو بیگۆڕێ ئەبێ بیگۆڕێ ئەگەر نا قسە بکەی ئەگەر نابێ دابنیشی دانیشتی با لە دڵیشۆ پێ ناخۆشە تۆوەکو ئەوان وای وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا نازل بولا قرآن ئەگەر ئێوە گوێتان لێبوو یا بینیتان گاڵتە بەخوا ئەکرێ گاڵتە بە مقدسات ئەکرێ بە پیرۆزیەکان ئەکرێ ئێوە فلا تقعدوا معهم لەگەڵیانە دامەنیشن ئەگەر لەگەڵیانە دانیشتی ئینەکم ئیذا مثلهم تۆش وەکو ئەو وای ئەگەر دانیشتی توانات هەبێ بێ بەدەست بیگۆڕی توانات هەبوو دەسەڵات هەبوو بەدەست نەوگۆڕی بە زوبان بیگۆڕی بە زوبان قسەی تیا بکەی بە زوبان ئەبێ بەدڵ پێ ناخۆش بێ علاماتی بەدڵ ناخۆش بوون ئەبێ ئەو مەجلیسە بەجێ بێڵی ئێستا ئێمە لە ئەوەی کە متەکەلیمە و ئیعلامی بەدەسەوی و ئیمام و خەتیبە بەس قسەی هەیە کردەوە و عەمەلەکە لە دەسەڵاتی ئێمەدا نەماوە بیگۆڕین ئەم دەسەڵاتە ئیشی حکوومەتە ئیشی کاربەدەسانی حکوومەتی هەرێمە ئیشی موئەسسەساتە ئیشی سەرۆک و سەرکردەکانە ئەبینن بە ڕۆژی ڕووناک لە ئیعلام و فەزائیەکانیانەوە کە بەپارەی ئەو میلەتە تەمویل ئەکرێ لەسەر حسابی ئەو میلەتە بە قوتی ئەو میلەتە میلەت برسی کراوە لە پێناوی بەخێوکردنی ئەم ئیعلامە بۆ گەنانە میلەت تەدمیر کراوە میلەت بێنان و ئاو کراوە میلەت ئەگەڕێ بە دوای ڕزق و نان و ئازوقات دەستیشی ناکەوێت دەڕۆزەی بۆکەی دەستی ناکەوێت بەڵام بیرە نەوت و پارەی زەخم تەرخان کراوە بۆ سەدان ئیعلام فەزائی زۆر زۆر گەورە کولفەی هەر مانگێکیان نازام چەند ملیۆن دۆلارە باشە مانگانەیان ئەبێ ساڵایان چەندێ بێ لە باتی شتی باش بڵاوکەنەوە ئەم هەمووی ئیعلامی بۆ چییە ئەم هەموو دەستگای ڕاگەاندن نەچێ هەمووشی کوفر و بێباوەڕی بڵاوکاتەوە بە تایبەتی لە هەموو شتێ خەتەرتر کە مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و خواناسیە یەکێکە لە هەرە پیرۆزیەکانی مسلمانان یعنی مانگێکە کە هەمووی ڕوەکاتە عیبادەت و خێر و حەسەنات ئەوان بزات لەو مانگا خەریکی سوکایەتین بەدین بە ئیسلام بە مقدسات ئەمە ئەو پەڕی پێشێلکردنی مافی مسلمانانە لە کوردستانە ئەگەر بێت و تۆ هجوم کەیتە سەر ئاینێکی پوخڵەوات لەو ئاینانەی کە هەیە لە کوردستانە ئایا لێتە گەڕێن ئایا زیندان ناکرێ ئایا 1001 بەزم بۆ دروست ناکرێ کورە لەماوە عومەر مەحموود فەقێ شتێکی بەسیتی وتر لەسەر سەدام حوسێین یەکسەر ڕاپێکی زیندانیان کرد
سەدام حوسێن نە ئاینە نە دینە نە نازانم چییە تێگەشتی کەچی سێرەکەی ئابە و شێوازە تەعامل لەگەڵ قەزێکی لەو بابەتاکەن بەڵام ئاینی زۆرترین ڕێژەی کوردستان کە ئەوان وتیان چی ئەمە وتیان ئەمە داواکاری گشتی لە بەروی عەزێتی عەوائیلی شەهید و ئەوانەی داوە قسەیەکی وای کردێ باشە ئەم هەموو کوفرە عەزێتی ئەو هەموو موسڵمانە نادا بە عەوائیلی شەهید و غەیری شەهیدەوە باشە بۆ کەم تەرخەمی هەیە لەم بوارە بۆیە ئەمە دیاریێکی زۆر خەتەرە ئێمە لێرەوە بەدڵ سۆزانە حکوومەتی لێ ئاگادارەکەینەوە دەسەڵاتدارانی حکوومەتی لێ ئاگادارەکەینەوە ئیعلامەکانی لێ ئاگادارەکەینەوە خەڵکی موسڵمانی کوردستانی ئاگادارەکەینەوە نەتیجە ئاوەها بڕوا پێکەوە ژیان ئەبێتە سفر لە کوردستانە دوایی دەرەنجامی زۆر خراپی لە پێدا بێ خۆی پرۆگراممان پارێزە بۆ خاتی عەزەمەتی